ئەمڕۆ لە زۆربەی وڵاتانی جیهانی ئیسلامیدا چالاشیەکانی ڕۆژی جیهانی قودس بەڕێوەچوو کە دەکەوێتە دووهەمین ئاینی مانگی ڕەمەزانی هەموو ساڵێک و لە ساڵی 1970ەوە ئەو یادا بەڕێوە دەچێت. سەرەتا لە تارانی پایتەختی ئێران و سەرجەم پارێزگاکانی ئەو وڵاتە چالاشیەکانی ڕۆژی جیهانی قودس دەستی پێکرد. بەشداربوانی چالاشیەکان پشتیوانی خوان بۆ قودس و گەلی فەڵەستین دووپات کردەوە. لە بەغدای پایتەختی عراقیش بە بەشداری هەزاران هاوڵاتی ڕێپێوانێکی ئاشتیانەی تایبەت بەو یادە ڕێکخرا. ڕێپێوانەکە لە شەقامی فەڵەستین لە خۆرهەڵاتی بەغداوە دەستی پێکرد و بەشداربوان دروشمی دژ بە ئیسرائیلیان بەرز کردەوە و داوای ڕزگارکردنی قودسیان کرد. لە ڕێپێوانەکەدا کە ژمارەك لە ئافرەتان و پیاوانی ئاینی و سەرۆکۆزەکانیش بەشدار بوون، وێنەیە و هاوڵاتیە فەڵەستینیانە بەرز کراوە کە لە چەند هەفتەی ڕابردوودا بەدەستی سوپای ئیسرائیل لە غەزە کوژران. جگە لە ئێران و عراق و کەرتی غەزە لە هەریەکە لە سووریا، لوبنان، ئەردەن، یەمەن، بەحرەین ڕێوڕەسمی تایبەت بە ڕۆژی جیهانی قودس بە بەشداری بەرفراوانی هاوڵاتی و چینە جیاوازەکان بەڕێوەچوو. هاوکات 280,000 نوێژ خوێن دوای نوێژیانی ڕەمەزانیان لە مزگەوتی ئەقسا ئەنجامدا. لەو بارەوە بەرپرسی ڕاگەاندنی فەرمانگەی ئەوقافی ئیسلامی لە قودس ڕایگەیاند لە شەوی ڕابردووەوە دەیان 1000 نوێژ خوێن لە کەناری خۆراوە و شار و شارچەکانی تری فەڵەستینەوە ڕوویان لە قودس کردووە بە مەبەستی ئەنجامدانی دووهەمی نوێژیانی لە مزگەوتی ئەقسا. ئەمەش لە کاتێکدا هێزەکانی ئیسرائیل ڕێگەی چوونەژوورەوە بە پیاوانی خوار تەمەند 30 ساڵ نادەن بۆ ناو قودس. لەلایەشی دیکەوە بە بۆنەوەی 51مین ساڵیادی شکستی عەرەبەوە بەرامبەر ئیسرائیل کە بە نەکسە ناسراوە، خۆپیشاندانی ئاشتیانەی ملیۆنی لە سنووری کەرتی غەزە بەڕێوەچوو. خۆپیشاندانەکە لە چوارچەوەی خۆپیشاندانەکانی ڕێپێوانی گەڕانەوەی گەورەدا ئەنجام درا و لەلایەن کۆمیتەی باڵای نیشتیمانیەوە ڕێکخرا بوو. لە بەرامبەردا هێزەکانی ئیسرائیل لە ڕێگەی بەکارهێنانی گازی فرمێسکرێژ و فیشەکی زیندووەوە ڕوبەڕووی خۆپیشانداران بوونەوە. بەو هۆیەشەوە نزیکەی 400 خۆپیشاندەر بریندار بوون کە برینی بەشێکیان سەختە.